ولی تماشا نجاش خوار کو دیچه شر دجوارتر تونتر دبه البته و افشار ددم که کش عادی هر دو ولاتان به وطا اسرائیل و ایرانه نافسنگیا هزه هی نافسنگیا تکنولوژیا سربازی یا جغرافی یا دیموگرافی یا هف پیمانیا پشتوانی هی هیچی شارجی دو قناقین دجوار دایا مجار امریکا بجدریه دیگه یا نگلو بگمان ایرو جیوی جوینه که گرینک لواشنطن بره و بچه بريس نوال موسوي شروع کار سیاسی لبغداد گلمه بريس موسوي دم تا باش به ایدی گروپین چکدارن عراقی گفت دخوان کودی دستوردانی بکن گلو ده دم دستوردانا گروپین چکدارن عراقی دبرجان یا ایرانی دا ما ده برکل سر برکل دانن ما ده مفاهی وان هبه گلو یان تایبتی عراقی پتر توشی کشن جدی بکن بيت وصلاو لبينا نارتان بێگومان بە دڵنیاییەوە ئەوەی کە گروپە چەکدارەکان ئەوەی کە هەیەە لە چەک و ناگات بەو مستەوایی کە ئەوەی کە لەناو بۆدێکی ئیستراتیجیا هەیە بە شێوەیەکی بەهێز بەو شێوەیە کە ڕوبەڕوو ئەبێتەوە بەڵام ئەوەی کە پێشتر هەبوو لە مقاومەی عێراقی ئەوە هەمان شکلی مقاومە نییە و ناتوانێت کاریگەری هەبێت بە تایبەتی ئێستا کە ئەو چەکە پێشکەوتوانەی کە لەناو ئەم جەنگە بەکار ئەهێنرێت لەلایەن ئێرانەوە کاریگەریەکی زۆر زیاتری هەیە لەسەر ئەو گاندنی زیانانەی بە ئیسرائیل بەڵام بە تایبەتی بۆ تەل ئەبیب بە تایبەتی مەبەستم ئەوەیە کە بڵێم ئەمە مەرج نییە ئەوەی کە فەسائیلەکان یاخود گروپە چەکدارەکان بتوانن ئەمە ئەو توانایی کە ئێران هەیەی هەی بێ بە هەمان شێوە گورز بە هاویژن بۆیە لایەنی ئێرانی ئاماژەی بەوە کردووە کە لە هەنگاوەکانیان بەردەوام ئەبن بۆ ئەوەی کە کەمترین لێکەوتە لەم جەنگە بکەوێتەوە لەگەڵ ئەمریکا بە تایبەتی نایەوێت ناوچەکە بە هەمان شێوە بچێتە ناو ئەو جەنگە بە گشتی و بە فراوانی بە تایبەتی ئەو کردارە هێرشبەرانانەی کە ئەنجام ئەدرێت بە شێوەیەکی ڕاستەوخۆ نایانەوێت لەگەڵ وڵاتانی ناوچەکە بێت تەنانەت ناشیانەوێت لە سەر ئاستێکی سیاسیەکی زۆر بێت و هەروەها کێشەکان زیاتر بکات بەڵام لەگەڵ ئەوەشە دژی ئەوەن کە تێکەڵبوونی ئەمریکا بەم شەڕەیە پێیان خۆش نییە چونکە دەزانن کە ئەمریکا ڕێگریەک دروست دەکات لە تێگەیشتن لە دانوستانەکان یاخود کێشە بۆ دانوستانەکان دروست ئەبێت بەلیش خۆ لەسەر عەردێ توزانیژێکی بێگومان کارینن وان گروپان سنووردارن لە هەف گروپین چەکدارن عێراقینە العراقي بيقومان سال عراقي بمحسوب دما كذا بريارة فرمية حكومات عراقي أونينا بكتة شردة خدمات هيك عادية كذا أو جروبا دما كو برزجيري كان شيء دكان هيرشي برجوندين أمريكا دكان ين إسرائيل دكان قالوا بو عراقي بو برجوندين عراقي ويشدار أنجامها بيت بە دڵنیاییەوە بابەتەکە بە شێوەیەکە کە هەمووان ئەزانن ئەوەی کە گروپە چەکدارەکان ئەیکەن یا ئەوانەی کە پرۆکسیەکانن ئێرانن یاخود مقاومە دەزانن کە چەندێک ئەمە مەترسیدارە ئەگەر عێراق بێت و تێوە بگرێت لەم جەنگە بە تایبەتی ئەگەر بە ناوی لایەنی عێراقیەوە ئەم کارە ئەنجام بدەن یاخود ئەم هێرەشانە بکەن بەڵام ئەگەر بە ناوی ئێرانەوە لەژێر پرۆکسیەکانی وەکو پرۆکسی ئێران خۆیان نیشان بدەن ئەمە ڕەنگە وڵاتانی ناوچەکە هەوڵی ئەوە ئەدەن کە بە شێوەیەکی بێلایەنانە ڕێگری بکرێت یاخود بە شێوەیەکی بێلایەنانە بێنە ناو بابەتەکەەوە بۆی کە ڕێگری بکەن لەوەی کە جەنگەکە تەشەنە بستێنێت تەنانەت بکاتە ناو عێراقیش بە تایبەتی حکوومەتی عێراقیش قبوڵی ئەو بابەتە ناکات بە تایبەتی ژمارەیەک لەو کەسایەتیانەی کە لەگەڵ کەسایەتەکانە ئەکرێت گفتوگان لەگەڕەکرێت بە درێژایی 2 ساڵ ئەو لە دوای بە درێژایم 2 ساڵە بە تایبەتی لە 7 ئۆکتۆبەرەوە
بەرەوە چەند جارێک ئەم لایەنانە هەولی ئەوەیاندا کە گورز بوەشێنن لەلایەنی ئیسرائیلی لە دوای 7 ئۆکتۆبەرەوە بەڵام ئەمە مەترسیدارە بێگومان دانیشتێکی زۆریشی ئەبێت کە لایەنی بەرپرسی ئێرانی عێراقی دابنیشن بۆ ئەوی نەهێڵن بارودۆخەکە بگاتەوە حاڵەتەی کە بە ناوی عێراقەوە بەشداری لەم شەڕە بکرێت. کەواتە برس موسەوی ئەنی دوچارچوبێک گەفێن وان گروپên çekdar heke ev gefe hadine praktîzekirin gelû tu helwîstê İsraîlê çad bînî dewekî carê berî nûke tehamülê ve Amerîka bikar be navbijî wan yê biket İsraîlê sekinî ku êrişî Iraqê neket yan dê bersiveke konkrêtiya İsraîlî jê be wan. تا ئێستا ئەو یەکەم جار لە دەستپێکی ئەم شەڕە هیچ لایەنێکی عراقی بەشداری نەکردو هیچ زەویەکی عراقیش لەم حاڵەتەیە بەشدار نەبووە چونکە بە وردی چاودێری ئەم بابەتە لەلایەن ئەمریکاوە دەکرێت بزانن کەس هەیە کە یاخود لایەنێک هەیە کە بیەوێت عراق پەلکێشیان بابەتە بکات چکە ئەمریکا چاوەڕوانە ئەگەر هاتو عراق چاوەڕانی عراق بچێتە ناو ئەم جەنگەوە ئەوە بابەتەکە زۆر گەورە ئەبێتەوە بۆیە زۆر کۆنتترۆلی تەواوی ئەو جوڵەیە ئەکەن کە لەلایەن چەکدارانی مقاومە یاخود گروپە چەکدارەکانەوە ئەکرێت بۆیە بە تایبەتی بە شێوەیەکی گشتگیر هاوپەیمانی زۆر هەیە کە پشتیوانی لە ئیسرائیل ئەکرێت بە تایبەتی وڵاتانی ئەوروپی وڵاتانی ئەمریکی بۆیە دەڵێن کە مافی ئیسرائیلە کە پشتیوانی لە خۆی بکات یاخود ئاگاداری خۆی بێت و مافی خۆیەتی بۆیە ئەمانە نیشانمان ئەدەن ئەمانە مافێکی سیاسین هەر وڵاتێک هەبێت تەنانەت نەک عێراقیش تەواوی وڵاتەکانی ناوچەکەش هاوکار دەبن لەبارەی ئەوەی کە کاریگەریان هەبێ لەسەر ئەوەی کە کەمتری ئەم لێکەوتانە کەمتر بکەنەوە بە تایبەتی لە ڕووی ئابووری و هەروەها لە ڕووی ئەمنیشەوە نوال هر کو دچار اوش خرابتر دبه وزیر برگریا اسرائیل دبیجد گل ناتانیا اوری کفتنا کو هیرشین خو بسر ایران برفراتر کن حتی او گفن نهلانا سیستمین های ایران دیگه عراق ولاته که نازک ال دبره هر پرزگیره که هبه کاربدان خراب سروی هنه کواتا روشا شرح کروسا بردام بید کاریگری باندوریونه بسر عراق گلو پروسس سیاسی روشا وی ولاتی بگشتی بەڕاستی تاوەکو ئێستا هیچ ئاماژەیەکی نەرێنی نییە لەلایەنی عێراقەوە بە تایبەتی ئێستا کە بە تەواوەتی چاودێری ئەم بابەتە ئەکرێت لەلایەنە عێراقیەکانەوە بە تایبەتی لە ئەو چاوپێکەوتانە سیاسیانەی کە لەلایەن کەسیاتیەکانە ئەنجام ئەدرێت بە سەراحەت ئەوەی کە لە ناوچەکە فشارە هێنێتە سەر ئەوەی کە لە عێراقا ئەم گرژیانە پەرەنەسێنێت بۆیە ئێمە پێویستیمان بەوەیە کە نەهێڵین ئەم بابەتە زۆر تەشە نەبسن تەنانەت کاریگەریشی لەسەر ناوخۆی عێراق هەبێت و تەنانەت لەسەر ناوچەکە بە شێوەیەکی هەرێمی هەبێت ئەمە چونکە منهەجی سیاسی عێراق نییە چ لە ڕووی ئابووری و چ لە ڕووی ئەمنی و سیاسیشەوە تدبيني قالوا مطبخة سياسية بباندور كو عراقي إدارة دكا بري بدبا فعلا هست بربسارة كرنا هاول ددان كو روشان نفخية عراقي جارة سربكن لهفتي جيشنا كان اجتماعي بريارة كان اجتماعي نخشرية كان اجتماعي جشتگير هبيد بو چهات كا روبونو إدارة كان آفان تحديات كو دفر بخواه دبينيت هەڵوێستی عێراق بێگومان هەڵوێستێکی قوبول کراوە تاوەکو ئێستا و هەڵوێستێکی باشە تەنانەت لە ناوچەکەشدا بە باش مەزەندە دەکرێت لە کاتێکا کە ئەو تاڕادەیەک دۆستی ئێرانە و نەک تاڕادەیەکیش هەر بەگشتی دۆستی ئێرانەوە هەمیشە پشتیوانی لە ئێران کردووە بەڵام ئەوەی کە بە شێوەیەکی تەقلیدی هەمیشە هەبووە ئێستا عێراق خۆی ناخاتە ئەو دۆخەوە چونکە ئێستا دۆخەکە بەو شێوەیە نییە کە بتوانێت خۆشی پەلکێشی ناو ئەم دۆخە بکات چکە تا ئێستا نازانرێت دۆخەکە بە چه شێوەیەک بەڕێوە دەچێت ڕەنگە خۆپشاندان لە ئارابێت لە بەرامبەر
باڵێزخانەی ئەمریکا یاخود هەندێک لێکەوتە هەبێت بەڵام بە شێوەیەکی گشتگیر ناهێڵێت عێراق لەم بابەتە تێوە بگلێت تەنانەت لە ڕووی مووقفە سیاسیەکانیشەوە هەڵوەستە سیاسیەکان نایەوێت تێکەڵی ئەم جۆرە جەنگە ببێت بۆیە دەبێت دایمە خۆی بپارێزێت بە تایبەتی لە ئێستا دەبێت لایەنگری نەکات و ئەوەی کە ئەتوانێت ئەوەیەکە لە هەنگاوەکانی داهاتوو لە سەعاتەکانی لە کاتژمێرەکانی کۆتایی ئێستا کە بینیمان ئەوەی کە لە لایەنی ئێرانەوە ئەبینرێت دەیانەوێت بچنەوە سەر مێزی دانوستان و گفتوگۆ بۆیە هەر لەبەر ئەمە ئێران کە دەیە بچێتە سەر مێزی گفتوگۆ عێراق نایەوێت دۆخەکە ئاڵۆزتر بکات بەشک و دەریچەیەک بدۆزرێتەوە بۆی کە دانیشتن و دانوستان بکرێت بزانن داواکاریەکانی ئەمریکا چیە و ئێرانیش بە هەمان شێوە داواکاریان چێ بۆی کە بگەنە چارەسەرێک لە ئەم دۆخە ئاڵۆزەی کە ئێستا ناوچەکە توش برس نەوال ئەواکل سەر عردێتی تا دیتن ڕاو شار و دیچە دژوارتر هەڵبەتە ئیرۆژی پێتەڕام سەرپێرشکە جوینێکە بە باندۆر یا وڵاتی خۆ بکە سەبارەتی وی شەڕی یعنی شەڕ دژوارە ینی ئیرۆ شەر هەڕەمە دژواریە خۆدایە بەرسبێن هەردوو ئالیان بۆ هەبدونە دەدەمێکەدا شەڕ بوی ئەوای بەردەوام بیت تو ڕاوشە دەڤێرێ بگەشتی چاوت بینی گەلو بە دڵنیاییەوە دۆخەکە دۆخێکی ئاڵۆزە ئەمڕۆ ئەم هەموو چەکە پێشکەوتووە هەیە بە شێوەیەکی تەکنەلۆجی جەنگەکە بەڕێوە ئەچێت ئێران دەبینین لە ماوەی ئەم چەند ساڵەی دواییدا چەند خۆی پێشخستووە لە ڕووی چەکەوە کەواتە ئەمە نیشاندەری ئەوەیە کە تەقینەوەیەکی گەورە بەڕێوەیە ئەگەر ئەم دۆخە هەر بەو شێوەیە بەردەوام بێت مەترسی زۆر لەسەر ناوچێ ئەکرێت بە تایبەتی ئێران کە ئێستا لە ڕووی لۆجیستی و زۆر ئامادەکاری کردووە و ئەمە وای کردووە کە کاریگەری ڕاستەوخۆی هەبێت لەسەر هێز کاریگەری ڕاستەوخۆی هەبێت لەسەر پێگەی ئەو وڵاتانە بە تایبەتی ئێران بە تایبەتی لەگەڵ وڵاتانی هاوپەیمانی و هەروەها ئەو وڵاتانەشی کە هاوپەیمانی ئیسرائیلش بە هەمان شێوە دەزانن کە دۆخەکە چەند مەترسیدارە و ئەمە خەڵکی ناوچەکە تووشی ترس و دڵەڕاوکێ ئەکات ئەمە مەترسی تەنیانیە بۆ ئەو دوو وڵاتە بەڵکو مەترسی هەیە لەسەر تەواوی جیهان بێگومان ئەگەر هاتوو وەڵام درایەوە یاخود پشتگیری لەلایەن رووسیاوە یان لەلایەن چینەوە لە ئێران کرا و هاتنە ناو جەنگەکەوە بە تایبەتی کۆمەڵێک شت هەیە کە ئێستا لە ئارادایە کە لە ناوچەکەیە کە ئێران ئەتوانێت بیگرێتە بەر بۆ نمونە گرتنی هورمز چەنگەی هورمز کە ئەتوانێت ئەوە وەکو چەکی ئابووری بەکاربهێنێت یاخود وەکو کۆمەڵی وەڵامی دیکە کە ئەتوانێت بیدات لە هەمان کاتیشاکە دەبینین سین لە هەمان ناوچەدا بەهۆی هاتوچۆی کەشتیە بازرگانیەکان بەرژەوەدیان ئەکەوێتە مەترسیەوە بۆیە تەواوی ناوچەکە ئێستا لە شڵۆژاویەکی زۆردایە هەموو ناوچەکە تووشی شۆک بووە بە تایبەتی وڵاتی چین تووشی شۆکێکی گەورە بووە چونکە زۆرێک لە بەرژەوەندەکانی لەگەڵ ئێرانەیە بەڵام کۆتاکارتی ئێران هەیە کە ئەویش بەکارهێنانی هورموزە گەروی هورموزە کە بەکاری بێنێ بەڵام تاوەکو ئێستا هیچ ئاماژەیەک لەو بارەوە نییە و باوەڕیش ناکەم کە وەکو ڕای شخصی خۆم باوەڕ ناکەم کە جەنگەکە زۆر لەوە زیاتر پەرە بستێنێت ڕەنگە بەلایەکدا بکەوێت کە ئێمە چاوەڕوانمان ناکرد ئەویش دانوستان بێت دابنیشن لەسەر مێزی دانوستان پێکەوە چونکە تاوەکو ئێستا لەسەر ئەرزی واقع شتێکی وان نابینرێت کە نیشاندەری ئەوە بێ کە دۆخەکە زۆر بەرەو خراپتر بڕات چکە تاوەکو ئێستا ئەمریکاش تەداخلی ڕاستەوخۆی لە جەنگەکە نەکردووە و بەڵام دەبێ ئێران بزانێت کە چۆن دەتوانێت لەم دۆخە خۆی ڕزگار بکات و بە تایبەتی کە ئێستا با بڵێن لەلایەن ئێرانەوە دیلیش هەیە کە لەلایەن ئیسرائیلەوە گرتوونی دیلی ئیسرائیلی لەلای ئێرانیش هەیە ئەمانە تەواوی نەوال موسەوی شڕبەکارە سیاسی لە بەغداد گەلمە بۆ گەلێک سوپاس بەڕێز ئەلموسەوی